لە شاری مەریوان مەراسیمێکی تایبەت بۆ ڕێزلێنان لە بەشێکی بەرچاو لە موزیک ژەنە دیارەکانی شاری مەریوان ڕێکخرا بگومان بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە کەسایەتە دیارەکان و هونەرمەندان و موزیک ژەنەکان و بڕیاریشەکە ئەم جۆرە مەراسیمانە بەردەوامی هەبێت و جگەلەوە پەیکەری تایبەتی بۆ بەشێک لەو موزیسیانە با بڵێن دیارانە بکرێت کە ساڵانێکی زۆرە خزمەت بە هونەری موزیک دەکەن. مەراسیمی ڕێزلێنان لە کەسایەتیەکانی مۆسیقای ناوچەکانی ئێران لە شاری مەریوان بڕێوە دەچێت. لەم فستیڤاڵەدا چەندین کەسایەتی ناوداری مۆسیقای ناوچە جیاوازەکانی ئێران لەوانە ناسر وحدەتی لە گیلان، عاشق سەجوق شەهبازی لە ئازەربایجان، سەیفەدین ئاشتیانی لە لۆرستان و کۆمەڵێک ژەنیاری تر لەخۆ دەگرێت. هەروەها لەم فستیڤاڵەدا کە لە پارکی شانۆی مەریوان و بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لە خەڵک و لە هونەرمەندان بەڕێوە چوو چەندین گروپی مۆسیقا لە ناوچەکانی یاخود لە بەشێکی زۆر لە ناوچەکانی کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە پرۆگرامیان پێشکەش کرد و بڕیاریشان نووسینگەی هەمیشەیی فستیڤاڵی ڕێزگرتن لە کەسایەتیە مۆسیقیەکانی ئێران لە مەریوان دابنرێت و هەموو ساڵێک ئەم فستیڤاڵە لە مەریوان بڕێوە بچێت. ڕێز و سڵاو و حرمەتم هەیە بۆ هەموو بینەرانی ئازیزی خۆشەویستی ئەم بەرنامەیە. ئەمە یەکەمین هەمایشی ڕێزلێنان لە مەفاخر و مەشاهیری موسیقای نەواحی ئەقوام ئێرانیە کە لە مەریوانە خۆشبەختانە بەڕێوە چێت. وا بڕیارەکە نووسینگەیەکی تایبەت و هەمیشەیی لە مەریوانە بۆ ئەم ئیشە بەرقەرار بێت کە ئینشاءڵڵا بتوانین ساڵانە وەکو فستیڤاڵێک بەڕێوە بچێت بۆ ڕێزگرتن لەو کەسانەی کە ساڵەهایە لە بەشی مۆسیقای فۆلکلۆرە زەحمەتیان کێشاوە لە ناوچە جیاکانی ئێرانەوە. ئەمە ئەم ساڵ 5 نەفەر لەو ئوستادە بەناوبانگانەمان داوەت کردووە وەکو مەسەلەن مامۆستا جەلیلی عەندەلیبی کە فەخری مۆسیقای کوردیە، هەروەها مامۆستا ناسری وحدەتی لە شماڵی ئێران و لە گیلان، مامۆستا ئەبوو سەعید ئەلتەمیمی لە جنوبی ئێران و لە خوزستانەوە داوەت کراوە، مامۆستا عاشق شەهبازی سەلجوق شەهبازی لە ئازەربایجانەوە و هەروەها مامۆستا سەیفەدینی ئاشتیانی لە مۆسیقای لوڕستانەوە. ئەم دۆستانە بانگهێش کراون کە لە مەریوانە ڕێزلێنان و خەڵاتیان بکرێت و هەر ساڵیش بێژگە لەو ئوستازانەی کە 4-5 کەس بڵێن هەموو ساڵێک ڕێزلێنانیان لێکرێت و خەڵاتیان پێدرێت، 1 نەفەر بە تایبەتی خەڵاتەکرێت. و ئەم ساڵ بۆ یەکەم جارێکە ئەم فستیڤاڵە ئێمە بەڕێوە بین لە مامۆستا عینەدینی مەریوانی وەکو نەفەری هەڵکەوتوو تایبەت خەڵاتەکرێت و ڕێزلێنانی بۆ دانرێت. هەروەها خۆشبەختانە هەیکەلێکی بۆ دروست کراوە لە کەناری زرێبار، پیادەڕایەک دروست کراوە بە ناو پیادەڕای مەفاخر و مەشاهیری ئێران بە یەکەم بەرنامەیەکە و یەکەم هەیکەلێک کە تایە دانرێت ئەو هەیکەلەی مامۆستا عینەدینە و ئینشاءڵڵا لە ساڵانی داهاتوو لە کەسانی ناوداری تریش کە ڕێزلێنان و خەڵاتەکرێت لە هەیکەلی ئەوانیش لەو شوێنە دادەنرێت و ئەم بەرنامە هیوادارم بەڕێوە بچێت.